لە هەرجێک مینەرانی گەلی کوردستان سلامەتان لەبێ خۆشحاڵم ئێوارش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم ئەمڕۆ گەڕێکی نوێی دانوستان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەستی پێکردەوە تا سبەینێ لیژنە لاوەکیەکان ڕەشنووسێک ئامادە دەکەن و کۆمەڵێک بژاردا یاخود ئۆپشن ئامادە دەکەن بۆی کە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی لە سەری ڕێبکەون ئەمەش لە کاتێکدا کە پێشتر ڕێکەوتنێکی کاتی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی ئیمزا کراوە بۆ نردنی 320 میلیارد دیناری ماگانە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ئەو کاتەی هەردوولا لە سەر بودجێی ساڵی 2021 ڕێ دەکەون. پرسی سەرەکی ئەوەیە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عراق بە دەستور دیاری کراوە بۆچی ئەم جۆرە کۆبوونەوانە ڕێک دەخرێت. دەستور فریاد ڕەستا یاخود ئەویش بەشی خۆی کێشە و گرفتی هەیە. ئێستا کە ڕێکەوتنێکی کاتی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی هەیە ئەگەرێکی بەهێزە کە بگەنە ڕێکەوتنێکی درێژخایەن لە نێوان هەردوو لاو کۆتایی بەم کێشانە بێنن لەگەرما و گەرمێم ئێوارەدا باز لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەکەین لەگەڵ دوو چاودێری سیاسی. بەڕێز ڕێبوار محەممەد لە ستۆدیۆ لەگەڵمدا هەروەها بەڕێز ئارام عەبدوڵڵا وەکو چاودێری سیاسی بڕیارە لە هەولێرەوە لەگەڵماندا بێت. بەخێر بن بۆ بەرنامەی گەرما و گەرم. بەڕێز ڕێبوار لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئێستا ڕێکەوتنێکی کاتی هەیە تا ئەو کاتێک کە بودجێی ساڵی 2021 لە نێوان هەردوولا ئیمزا دەکرێت. پرسیارەکە ئەوەیە هەردوولا لەسەر بودجە ڕێک دەکەون بە بەراورد بە ڕابردوو نێوانیان؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوەنداریەکەتان لە ڕاستیدا بە پەیوەندی هەرێمی کوردستان و بەغداد یا حکوومەتی فیدراڵی لەسەر ئەساسی یا لەسەر بنەمای دەستور دیاری کراوە پێویستە هەموو ڕێکەوتەکانیش لەسەر بنەمای دەستور و بە پێی دەستور بێ بۆ ئەوی کە لە 2010دا هیچ لایەک زەرمەند نەبێت چونکە دەستور دیاری هێڵە گشتەکانی دیاری کردووە کە بەرژەوەندی چە هەرێمەکان بە تایبەتی هەرێمی کوردستان و ناوەند چۆن دیاریکرێ بەرژەوەندی هەردوو لە بە پێی بنەماکانی دەستور دیارە هەر ڕێکەوتنێک کە دەکرێت لە بەغا من بە قەنەعەتی من ڕێکەوتنێک بێت کە کاتی بێەوە لە 2010دا با بڵێن بۆ ماوەیەکی کاتی بێ بۆ ئەوی کە سەرەتایەک بێت و 2010 لە چوارچێوەی دەستوردا هەموو بابەتەکانێک لایکەنەوە لە ئەم سەردانەی چەندی سەردانی کراوە بە دیاری کوردستان بۆ بەغداوە دوا سەردانیش لەسەر سێ تەوەر پێم وایە قسە دەکەن کە تەوەری وزەیە و هەروەها ئاسایش و با بڵێن بودجەی یان میزانیەی 2021 لە ڕاستیدا چەندین جار ڕێکەوتن کراوە لەسەر بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێز لەسەر با بڵێن میزانەی ساڵانی ڕابردوو و ڕێکەوتن کراوە لە نێوان هەرێم و بەغداوە بەپێی ئەوەی کە هەرێم 250,000 بەرمیلی ڕۆژانە نەوت بخاتە حسابی حکوومەتی عێراقی و ئەوانش لە بەرامبەرە مستحقاتی کوردستان بڵێن بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن التزامی نەکردو یا پابەند نەبوو بە بەڵێنەکەی خۆیەوە. ینی ئەگەر ئێمە ڕابردوو بە پێوەروەرگرین لە ڕاستیدا ینی گەشتبین نابین بۆ داهاتوو و هەرچە لە ڕاستیدا ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەاندووە کە دۆسیەی نەوت دۆسیەکە پێویستی بکاتەوە ساڵێکی دەبێت تاکوت بە تەواوەتی یەک لای دەبێتەوە. ئەوە دەرەخات کە هێشتا کە ڕێکەوتنەکان ڕێکەوتنێکی کۆنکریتی نین و لەسەر بنەمایەکی دەستوری و یاسایی نین. با بڵێن ئەوەی کە لە پێشتر باسی لەسەر کراوە مەسەلەی مەلەفی نەوتە مەلەفی نەوت مادەی 111 دەستور با بڵێن دانی بەوە داناوە کە کورد و عەرەب هاوبەشن لە ئیدارەدانی نەوتی وزەی غاز و نەوتی عێراقداوە لە مادەی 112 بەڕگەی یەکدا دەڵێت دەبێت بە پێی ینی یاسایەک دەربکرێت بۆ ئەوی کە یاسای ئیتیحادی بۆ ئەوی کە هەردوو لا لەسەر یاسا ڕێکەون و هێڵە گشتیەکان دیاریکەن و بە هاوسەنگی مەلەفی نەوت بەڕێوە تا ئێستا یاسای نەوت و غاز ئیتیحادی دەرنەکراوە و ئەمەش گەورەترین مشکلەیە کە هەمیشە ڕێکەوتنێکی کاتی ئەکرێت اتفاق کرێت دواتر هەڵەوەشێتەوە لایەک الزام ناکا ئەمە دەبێت ئەم دانیشتنانە ئەم ڕێکەوتنانە سەرەتایەک بێن بۆ ڕێکەوتنە ئەساسیەکەی کە مادەی 112 دەستور بڕگەیەکێتی کە یاسای نەوت و غاز دەرکرێت بۆ 2000 کێشەی مەلەفی وزە حەل بکرێت. ئەوە لایەکتر مەسەلەی با بڵێن بودجە و میزانیە و گومرگەکانی کوردستان بە پێی مادەی 104 بڕگەی یەک ئەویش دەڵێت دەبێت یاسای بۆ دەرکرێت. من تێناگەم بۆچی ئەم هەموو سەردانە ئەکری ئەم هەموو دانیشت ناکرێت بۆ نابرێتێ پەرلەمان یاسای با بڵێن ئیدارەدانی گومرگەکان و دەربکرێەوە بتوان بێت بۆ یەک جاری ئەو کێشانە حەل بکرێت و هەر بە مدمینی ئەمێنێتەوە و حەل ناکرێت. لە ڕاستیە دوور لە دەستور و دوور لە یاسا هەر حەل بکرێت هەر اتفاقی بکرێت بە قەنەعەتی من کاتێ بێ و با بڵێن نەتیجەیەکی باشی نابێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەی کە هەیە هێشتاکە
شتەکان وەکو خۆی یا بابەتەکان وەکو خۆی نەچەسپیون و مەسلەی نەوت و ئەوەندە غامز و ئەوەندە تەداخلاتی تایە چ وڵاتانی ئیقلیمی و کۆمپانیا نەوتەکان و تورکیا عقتی 50 ساڵێکەوە رووسیا لە سەدا 60 بۆری نەوتی کوردستانی هەیە و کۆمەڵی کۆمپانیای نەوتی کە 50 گرێبەست کراوە ئەمانە هەمووی بە شێوەیە کراوە تەناقوزە لەگەڵ گرێبەستەکانی بەغا بۆیە ئاسان نییە و بەم شێوە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە پێشەوە بە کوردەکەی و کورتەکەی مەلەفەکە بە تەواوەتی لە دەستی خۆیان نییە دەبێت هەرێمی کوردستان عقدەکانی تعدیل بکاتەوە ڕێکی بخاتەوە وای لێ کاتەوە لەگەڵ عقدەکانی بەغا بگونجێ ئەنجا دەتوانێت ئەمە جگە لە وزاندە بابەتی دیکە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بۆ نم مادەی 140 لەوانەی کە پێیوەستە پێوە یاخود هێزەکانی پێشمەرگە هێز پاسەوانی سنوور ئەمما بەتانێت دیکە چۆن ئەبێ مامەڵیان لەگەڵا لە ڕاستیدا ئێمە دەبێت بواە بڵێن ئەو وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغدا دانشن بە پاکێجێک ئەم دانوستانانم کردایە ئێمە کۆمەڵێک مادەی دەستوری جێبەجێ نەکراوە و خۆت باسەکە مادەی 112 دەستوری نەوتە مادەی 106 کە لیژنەی کۆکردنەوە و دابشکین داهاتەکان بەپێی ڕێژەی دانیشتوانی هەرێمەکان تا ئێستا ئەو دەستە دروست نەکراوە دەستەیەکی ترمان هەیە کە بابلێن حقوق و بابلێن ڕاگررتنی مافی هەرێمەکان بە هاوسەنگی لە نێوان ناوەند و هەرێمەکانە مادەی 140 مان هەیە چەندین مادەی دەستوری هەیە کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە حکوومەتی عێراقی ئامادە نییە جێبەجێ کات و ئەوەی کە خۆی بەبەستی داوایەکات داوای ئەوەکەوە تا ئێسش بە یاسایی سەردەمی ڕژێمی بەعس مەلەفی نەوت ئیدارەداوە دەیەوێت هەرێمی کوردستانی ملکەتی ئەو یاسا بێت بۆیە دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵی بەهێز و دانوستانی کردایە و هەموو مادەکانی دەستوری تایبەت بە هەرێمی کوردستانی وەکو پاکێچێک تەماشا کردایە و لەسەر مێزی دانوستان قسەی لەسەر کردایە خۆناغ بە خۆناغ بۆی کە ئەو کارتەی کە لای هەرێمی کوردستان بەقوەتە لە دەستی نەدات و کارتەکانی هەرێمی کوردستان ینی لە خاڵی بەهێز و گفتوگۆ ناکە نەخێر بە قەنەعەتی من خاڵی بەهێز و گفتوگۆ ناکە لەبەر ئەوەی کە ئێستا لە ئێستادا بەهۆی قەیرانی باوڵێن هەرسی نەوت و نرخی نەوت و پەتای کۆڤید 19 کۆرۆنا ڤایرۆس دۆخی هەرێمی کوردستان لە دۆخی قەیراناوی سەختی عێراقیش دروست نییە ئەم بابەتە بەدڵنیا بەڵام عێراق دەوڵەتەوە دەتوانێت باڵێن ڕێژەیەکی زۆر نەو دەفرۆشێەوە دەتوانێت قەرز بکەوە دەتوانێت ڕێگای تر بگرێتە بەروە پشتیوانی و دەوڵەتی بۆ خۆی داوین کا وەڵام ئێمە هەرێمێکین هەموو ڕێگاکانمان بۆ بەغدا و لێەوە دەرگاکانمان بۆ دەکرێتە بە ڕووی دنیا بۆیە ئێمە لە خاڵێکی لاوازەوە دانوستانەکەین و هەمیشە تەماشاکە دانوستان دوای دانوستان بەغداد گوشاری زیاترەکە و داواکاری زیاتری هەیە و هەرێم ینی دەخاتە حاڵەتی پاشەکشەوە لە بەرگریەوە زۆر باشە هاوکات بەڕێز ئارام عەبدوڵڵاوەکو چاودێری سیاسی لە هەولێر و لەگەڵمدا بەڕێز ئارام ئێوارەت باش لێرە گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە ئایا هەردوو لە ڕێدەکەونیانە بەڕێز ڕێبوار گەشتبین نییە بەوەی کە بێتە ڕێکەوتنوە بۆ ئەمەش پاساوی خۆی هەیە پرسیارەکەم بۆ تۆەوەیە تۆش هەمان تێڕوانینت هەیە گەشتبین نیت بۆی کە هەردوو لا بگەونە ڕێکەوتنێکی درێژخایەن لە سەربوجەی ساڵی 2021 یاخود جەنابەت ئومێدت هەیە پێی بەڵێ زۆر سپاس ئێوارەتان باش ئێوارە باش سڵاو بۆ کاک ڕێبوار بەڕاستی مەسلەی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا پەیوەستە بە نیەتەکانەوە یعنی لە ڕابردوودا کەم و کوڕی زۆر هەبووە ینی نیەت یان با بڵین وەکو پێویست نیەت نەبووە یعنی ئەمەگە بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەو ڕێکەوتنەی کە ساڵی پار لە 12/1/2019 داکرا کە لە بەرامبەر با بڵێن شایستە دارایەکان و بودجەم و سەدا لە بەرامبەر تەسلیمکردنی ناردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە هەرێمەوە بەداخەوە دەڵێم ئەمەیان ینی ئەمەیان لای ئێمەوە لای هەرێمەوە جێبەجێ نەکرات چونکە ئەگەر ئەمە بگەر لە سەردەمی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی وەکو نیەت پاچیش بی هەموو ساڵەکە ینی لە 2019دا موچەکان نێردرا ینی ئەو پارەی بەغدا ناردی یعنی هەموو کاتر جارێک لە بەرنامەیەکی جەنابتان گوتم ئێستا ئەوەی خەڵک لی دەترسێ ساڵی 2020 لەبەرەوەی خەڵک ڕێکەوتنەکە کراوە بەڵام ئیلتزامات نییە وەکو پێویست بۆیە خەڵک لە 2020 دەترسێ ئەوەی کە ئێستا و ساڵێکە ئێستا وا تێیداین یعنی ئێمە لە ساڵی 2019 هەموو مانگەکان موچە هات ئێمە لە بەرامبەردا 1 بەرمیل نەوتمان نەنارد بۆ بەغدا بەڕاستی ئەمە لەلایەک
دوای ئەو ئاڵوگۆڕەش بینیمان تەنانەت لە 2020ش چەند مانجێک موسە نێردراوە 400 میلیارد نێردراوە بەم دوای ئەم ڕێکەوتنەی دوایی کە بۆ کاتیە ئەو 320 میلیارە بۆیە بەڕاستی ڕاستە مچینە لە بەغداش نیەتێک هەبێ نیەتێکی خراپە بێ بۆ ڕێک نەکەوتن یان بابرێ ڕایەکی خراپە بێ بۆ ڕێک نەکەوتن بەڵام بەداخەوە من دەنم لە هەرێمی کوردستانیش نیەتێکەیە بۆ ڕێک نەکەوتن یعنی ئەم وەفتەی کە ئەمڕۆ بە سەرۆکایەتی کاقوبات چووە بۆ بەغدا ئەمە پێنجەمین جارە هەڵەنە بم سەردانەکە بۆ بەغدا و بەو پەری نیەت پاچیەوە و خوبات وەکو کەسێکی دیبلۆماسی کە کوڕی بەرز مامجەلال بووە بەڕاستی لەوێشەوە ڕێزی زۆر لێ دەگرن و جگە لەوە زیاتر لە 12 جار نامە گۆڕینەوە و بیرروڕاگۆڕینەوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدادا هەبووە من پێم وایە ئەگەر بێت لە بیدایەتەوە سەلاحێتی ڕێکەوتن لە 100% لە دەست کاقوبات باە من پێم وابوو ئێستا ڕێکەوتنەکە کرابوو یعنی هەم وەکو کەسێکی نەرمونیان وەکو کەسێکی دیبلۆماسی و لەوێشدا زۆر ڕێزی لێ دەگیرە و مڕعات دەکرێتن بەڵام بەداخەوە لە هەمان کاتدا نیەتێکی جددی لێرەش نییە ینی ڕاستە لێرە هەست دەکرێت هەم لەلایەن سەرۆکی وەفت و هەم لەلایەن وەفتەکە و لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە ئەو نیەتە بەدی دەکرێت بەڵام بە پێچەوانەوە ئەو نیەتە جددیەکە لای یەکێتی هەیە بۆ نمونە لە لای برادرانی پارتی دیموکراتی کوردستان نابیندرێ بۆیە ئەمە پێم وایە یەک لە گرفتەکانە ینی کە کێشەی دروست کردووە و بۆیە پێویستە بەڕاستی ئێمە و هیچ ڕێگا چارەیەشی تریژ نییە ئەوەل و ئاخیر ئێمە دەبێت لەگەر حکوومەتی ناوەندی ڕێککەوین ینی لەسە مەسەلەی دەستوریش ڕێبوار زۆری شارتی پێدا ینی ئێمە ئەگەر بە پێی دەستور تعامل بکەین من پێم وایە بە پێ بنەماکانی دەستور ئەو دەستورێکە هەردوو لە هەموو عێراقیەکان بە کورد و عەرەب و تورکمان هەموو پێکاتەکانی ترەوە دەنگمان پێداوە من پێم وایە لەوانەیە کێشەمان نەبێتن لانی کەم کێشە گەورەکانمان نابێ و بەداخەوە ئێستاکە ئێمە زۆر شتی تر لەبیر کراوە هەموو شتەکە خورد کراوەتەوە تەنها لەسەر مەسەلەی موسەی فەرمانبەران ئەمەش ڕەبتی بۆیە ئەمە بەداخەوە ئێستا لە نقطەی زەعیف داینە ینی لە مفۆزات وەکو زەنابیشت ئیشارەت پێدا ینی بەداخەوە ینی ئەمە بەڕێزارام عێراق و هەرێمی کوردستان لەم دۆخەی ئێستادا هەم کێشەی قەیرانی دارایی و ئابووری و تەمویل نەکردنی باشیان هەیە بۆ بازارەکان بەهۆی ئەو ماوەی کە نرخی نەوت دابەزیوان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و سیستم و هەیکەلی ئابووری لە هەرێمی کوردستان و عێراق گرفتە پرسیارەکە ئەوەیە کۆتایی بەم بێمتمانەیە دێ لە نێوان هەردوولادا یاخود ئەگەر ڕێکیش بکەون هاوشەوەی ساڵانی ڕابردوو لایەنێک وەک چه لە هەرێم بە یاخود لە عێراق دەبێتە هۆکار بۆ تێکدانی ئەم ڕێکەوتنێکە لە نێوان هەردوولادا هەیە بەداخەوە یەک لە گومان و ئەگەرەکان ئەوەیە کە جەنابەت باسی دەکەی ینی ئەو کاتەی لە چەند مانجی ڕابردوو کە نەوت بەو شێوە زۆرە دابەزی کە هاتە خوار $20 من ئەو کاتە تەمەنام دەکرد بۆ ماوەیەک نرخی ئەو نەوتە لە خوار $20 بمینێتەوە بۆی حکوومەتی هەرێم بچێتە ژێربار بۆ ئەو ڕێکەوتنە ینی ئەمە لە یەک لەلایەنە سلبیەکانەوەیە تۆ چاوەڕێ ئەوە بکەی نەوتەکە بەرز بێتەوە بۆ ئەوی پاشگەز بیەوە یان پاشگەز بیەوە لە ڕێکەوتنەکە ئەمە نیەتێکی خراپە ئەگەر تۆ بیر لەوە بکەیەوە کە نەوت بەیانی ئەگەر بەرز بۆەوە لە چەند مانجی داهاتوو یان کات بکوژی لە مفۆزاتەکە بۆی نەوت بەرز بێتەوە من پێم وایە ئەمە لایەنێکی خراپەوە زەرەری تێدا دەکەین چونکە کێشەکە ئەمە هەر کێشەی نەوت نییە ینی ئەو کاک ڕێبار خۆی شارەزایە لە بواری نەوتوانە ینی مەرز نییە ئێساکە ئەگە نەوتیش بەرز بێتەوە ئێمە بە بەرزبوونەوەی نەوتیش بتوانین کێشەکانی خۆمان چارەسەر بکەین ئێمە هەموو دەوروبەرمان تەندراوە ینی لەوانەیە ڕۆژێک دابێ ڕێگری لە ناردنە دەرەوەی نەوت لە ئێمە بکرێتن چونکە ئەو ڕێکەوتنە ئەگەر بە پێی دەسوورش ڕێگەمان پێدرابێ بەڵام بەبێ ئاگاداری حکوومەتی عێراقی بووە نەک بەبێ ئاگاداری حکوومەتی عێراقی ئەمە ئەو عەقدی 50 ساڵەی لەگەر دەوڵەتی تورکیا کرایە تەنانەت پەرلەمانی کوردستان ئاگادار نیە تەنانەت لایەنە سەرەکیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزی سەرەکی تەسەوەڕ ناکەم لەو ڕێکەوتنە ئاگاداربی بۆیە من ئومێد دەکەین ینی بەداخەوە ینی ئومێد دەکەین ینی ئەم جارە بتوانن ڕێک بکەون ڕێکەوتنێک بی و جاریشتر پێویست نەکە هەموو ساڵێ و هەر سەرک وەزیرانێک دەگۆڕدرێ ینی ئێستا وای لە هاتووە ئێمە تەعامولکردنی حکوومەتی هەرێم لەگەڵ شەخسەکانە ینی وەک نەبووین بە موئەسەساتی ینی دەبێ
دەبێ ئەمە پەرلەمان مەبەستە چێ لەگەڵ لەگە پەرلەمانی بەغدا بکە حکوومەتمان تەعامل لەگەر حکوومەتی بەغدا بکە. یعنی لە ڕابردوودا عادل عەبدولمەهدی هات لەبەرەوەی کەسێکە زۆر دۆستی کورد بوو، بە تایبەتیش زۆر دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، ینی ئیستیغلالی با بڵێن نزیکێکە کرایانی، یعنی تەعاملکردن وەکو باسم کرد، ینی ئەو کاتە عادل عەبدولمەهدی زۆر نەرمینوان، ینی ڕێکەوتنەکە کرا لە سەردەمیوی کە لە بەرامبەر 250,000 بەرمیل بەبێ ئەوەی نەوتەکە بنێردرێ ئەو موچەکانی هەر نارد، ینی مانگانە موچەکان هەر هات بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئێمە من ئەو کاتەش زارێک لە بەرنامەیەکی جەنابتان گوتم حەقا بەلایەنی سلبی ئیستیغلالی ئەو پیاوە نەکەین کە دەور و ڕۆڵی ئیجابی بووە لە ڕێکەوتنەکان لە بەرامبەر بە کووردا، بەڵام بەداخەوە ئێمە ئیستیغلالمان کرد بەلایەنی سلبی کە بە 2000 لەسەریشی شکاوە بوو بەهۆی ئەوەی کە ئەوەندە نەرمینوان بەرامبەر کورد. من پێم وایە یەک لە ئەگەرەکان ئەمە هۆکار بوو بۆ لە دەستدانی پۆستەکەشی. ئەگەر ئەمان ئەم قسانە کۆکەینەوە بەڕێزارم شتی نووسراو هەبێت تەعاملکردن لەگەر بەڵێ کۆیم قسانە کە لەسەر ڕێکەوتنیان نەکەوتن باسمان کرد بیکەینە خاڵ بۆچی تا ئێستا ڕێکەوتنێکی کۆنکرێتی دەستوری لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدا نییە. ئێمە دەزانین پەیوەندی هەرێم بە مەرکەز لە هەر وڵاتێک یان لە هەر دەوڵەتێکی فیدرالیدا بە دەستور ڕێکخراوە. بەڵێ بەڕێزارە بەشێک لە پرسیارەکە تێگەیشتم نازانم هەست بەڵێ من پێم وایە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ینی جێبەجێ نەکردین دەستور بەشێکی ڕەبتێبەوە بۆ ئێمە دوای ئەنجامدانی تاگلایەنەی ڕفراندۆم ئەمە لە ڕووی سیاسیەوە پێگەی کوردی هێنا خوارەوە بەڕاستی مەکانەتی کورد دابەزی، یعنی ئەو زیانانەی کە لە ڕووی سیاسی بەرکورد کەوت بەهۆی ڕفراندۆمەوە بوو و ئەو کێشە و گرفتانە و زیانانەش کە لە ڕووی ئابوووریەوە بەهۆی ئابووری سربەخۆوە بوو. ینی ئێمە من پێم وایە لەوە ئەمە لە دەستور لاماندا، ینی ئەمە تەنانەت ڕای یەک وڵاتیشمان وەرنەگرت لەسەر ڕفراندۆم، هەموو پێیان گوتین ڕفراندۆم مەکەن، ئێمە هەر ڕفراندۆممان کرد. یعنی دۆستایەتی هەموو وڵاتەکانمان ئەو کاتە لە دەستدا تا ڕادەیەکی زۆر بینیتان لەو کاتەدا ڕۆژانە هەموو سەرۆکی وڵاتان و وەزیری بەرگریەکان و وەزیری دەرەوەی ئەو وڵاتانە داهاتنە کوردستان. ئێمە بینیمان لە چەند ڕۆژە ڕابردوودا وەفتی باڵای وڵاتێکی وەکو فەڕەنسا کە دێتە هەرێمی کوردستان دێتە بەغدا عەفوو داوا دەکەن سەرۆکی هەرێم بچێتە بەغدا. ئەمە خوێندنەوەی زۆر بۆ دەکرێت بەڕاستی. ئەگەر چی دەوڵەتی فەڕەنسا هەڵوێستەکانی زۆر باشە، من پێم وایە یەکەم وڵات بوو دوای ڕفراندۆم کە حەساری لەسەر کوردلادا بە داوەتکردنی سەرک وەزیران و جێگرەکەی کاگنێچیر و کاقوبات لەو کاتەدا، ینی کە بۆ فەڕەنسا بۆ کۆشتی ئیلیزێ، ینی ئەمە زۆر لایەنێکی ئیجابی بوو. ینی ئێمە بە پێی دەستور تەعاملمان نەکردووە بەو مانایە، ینی حکوومەتی عێراقی تەعاملی باشی کردبی لە بە پێی دەستور. من پێم وایە بڵێ ئەویش بە تایبەتی لە مادەی 140 و ناوچە جێناکۆکەکان وەکو پێویست نەبووە، بەڵام ئەمەی ئێستا زۆر قسە و باسی لەسەر دەکرێت. هەموو مفەوەزاتەکان ئێستا ئەوەندەی لەسەر مەسەلەی شایستە دارایەکان و مەسەلەی موچەیە لەسەر مەسەلەی خاک و مەسەلەی سنوور نەبوو بەڕاستی. زۆر باشە بەڕێز ڕێبوار کە باس لە ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەکرێت، ئەکسەر ڕاستەخۆ باس لە کەرتی نەوت دەکرێت. پرسیارەکە ئەوەیە کەرتی نەوتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق لە ڕووی ناوەرۆکەوە یەک دەگرنەوە تا ئێمە باس لە ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان هەردوولادا بکەین. بەڵێ ئەگەر بە پێی بنەمای دەستور و بە پێی مادەی 111 تەعامل کرێ بەڵێ دەتوانرێت یەک بگرێتەوە. چونکە هەموو عەقدێک کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە کردوێتی عەقد و شەریعەتن متعاقدین، یعنی عەقد شەریعەتی دوو لایەنە بە پێی بەرژەوەندی هەردوولا. کاتێک کە بۆ نە بەرژەوەندی کۆمپانیا و هەرێمی کوردستان دەکەوێتە خەتەرەوە لە بەرامبەر عێراقدا، ئەو کاتێک کۆمپانیاش دەبێتە پێشەوە و هەرێمی کوردستانیش
بێتە پێشەوە بۆی لەگەڵ عێراق بگونجێت. ئەمە بە قەنەعەتی من 6 مانگ پێش داگیرکردنی عێراق لە فەڕەنسا 106 کۆمپانیای نێودەوڵەتی وەکو ئێکسۆن مۆبیل و شێڵ و شیفرۆن و ئەمانە کۆبوونەتەوە و استراتیژی وزەیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیاری کردەوە باشترین عەقدێک کە ئەوان پیان باشەوە کاری لەسەر بکەن عەقدی مشارەکە بئینتاج ئەوەی کە هەرێمی کوردستان با بڵێن عەقدی لەگەڵ کۆمپانیاکانە کردووە ئەوەیە کە لەڕاستی عێراق ناتوانێت ینی بێت ئەم عەقدانە هەڵوەشێنێتەوە دژی بێت چونکە ئەو بەپێی مادەی 112 ئەو مافەی نییە دەسڵاتێکی حەسری نییە مادەی 110 و دەسڵاتە حەسری ڕەهاکانی عێراقی دیاری کردووە مادەی 112 کە مەلەفی وزەیە نەوتە مادەیەکی با بڵێن دەسڵاتێکی هاوبەشە لە نێوان هەردوو لا تاکو ئەو کاتەی کە با بڵێن دەستور جێبەجێکرا دوای ئەوە هەرچی حەقل و هەرچی دۆزینەوەیەک بکرێت ئەوە هەرێمی کوردستان دەتوانێت خۆی تەسەڕوفی بکات بەڵام لە کۆتاییە پارەکە یا داهاتەکەی دەچێتەوە مەرکەز و بەپێی ڕێژەی دانیشتوان دابەش دەکرێتەوە بۆیە ئاسانە ئەگەر نیەتێکە بێت ئەگەر هەردوو لابیانەوێت بەڵام بە قەنەعەتی من ئەقلێتی شۆڤێنێتی عەرەب لە بەغدا ئەمە یەکێک لە خاڵەگرنگەکان وە ئەو دەستورشی کە دانراوە دەستورێکە کە با بڵێن بەخواستی هەموو خەڵکی عێراق داننراوە با بڵێن بە ئارەزومەندانە بەڵکو بە شێوازێک لە سەپاندنە بۆیە هەمیشە سەیر دەکەیت هەموو ئەو مادانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە با بڵێن کاری ئەوەی تیاکە کە دوا بخرێت و دوا بخرێت و دوا بخرێت و جێب مادەی 140 لە مادەکانی پەیوەست بەنەوتە مادەکانی تریکە با بڵێن لیژنەکانی ئەوەی کە مافی باڵێنی هەرێمەکانی تێدایە کە نوێنەری هەموو لایەکی تابێت و ئەو سوپایە باڵێن ئاڵای عێراق هیچ ئەوانەی کە پەیوەندی بە کوردەوە و ڕنگدانەوەی هەرێمی کوردستانی تەیە ئەخڵێتی شۆڤێنیت لە بەغا دوای دەخەن بۆی کە بە دوای فرسەتێکا بگەڕن کە دەستور تعدیلکەن و ئەو مافانە لە کورد وەرگرنەوە بەڵام ئەگەر لە هەردوو لابیانەوێت لە ڕاستیا دەتوانن لە چوارچێوەی دەستور هێڵەکانی دیاری کردوان لەسەر ڕێکەوت دوو شێوازی گرێبەستێ لە عێراق و لە هەرێمی کوردستان یەک لە هەرێمی کوردستان و خۆش ئاماژە پێکرد هاوبەشی لە بەرهەمە لە عێراقدا خزمەتگوزاری بەرهەمهێنانە ئەم دوانە ئاسان یەکەگرنەوە و تابێت ڕخنە و گلەیانی کە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان هەیە چ لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە لە چ لە ئاستەر ئاستی عێراقیشەوە کە بەشێکی زۆر لە داهات و بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکانی نەوت دەڕوات بە قەنەعەتی من بەوەی من اختصاصی خۆم گرێبەستی نەوت و غازە کێشە لە گرێبەسەکانان نییە کێشە لە گەندەڵی و ناشەفافێتایە دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە با بڵێن سەیدی عالەمە لە سەدا چلی عەقدەکانی خۆی کەشف کردووە ئێمە علاقەی بە ئەمنی قەومیەوەیە کێشە لەوایە کە ئێمە وەکو عەقدەکان چەند جۆری عەقدەیە عەقدی خدمە هەیە مشارەکە بئینتاج هەیە چەندین جۆری تری عەقد هەیە عەقدی ئیمتیاز هەیە بایباک هەیە ئەمە چەند جۆرێکە تۆ ئارەزی خۆتە بچ جۆرێکیان با بڵێن عەقدەکەی ئێمە کێشەمان لەوە نییە چونکە ئێمە کە هاتوین عەقدی مشارەکە بئینتاجمان کردن بەشێکی مەسەلەی سیاسیە بۆی سەرنجی کۆمپانیە نێودەوڵەتەکان ڕاکێشین بۆ هەرێمی کوردستان و ئەم کۆمپانیانە هەمویان با بڵێن دەسەڵاتدارانی گەورەیان لە پشتەوەی بوون کۆمپانیای شێڵ بنەماڵەی بۆش نزیکن لێەوە کۆندەلیزا ڕایس و ڕامسفێڵد و هەموو ئەوانەی کە پێشتر سەرۆکە لە ئاسی سەرۆکاتی ئەمریکا بوون هەمویان لە پشتی ئەم کۆمپانیا گەورانەی ئەمریکاون بۆیە ئێمە کە کۆمپانیایەکمان داوت کردو هاتوین عەقدی مشارەکەی تازمان کردووە جگەل لە مەسەلەیەکی ئابووری مەسەلەیەکی سیاسیشی تیا بۆی سەرنجی ئەوان ڕاکێشن و بێنە کوردستانە و لە ڕووی سیاسەکەیشەوە پشتیوانیوانکان بۆ من یەک سەرنجی بۆ ڕاکێشم عەقدی کۆمپانیایەکی ئەمریکی لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ ئیدارەی خۆسەری کوردستانە ئەمە بۆ خۆی تەنها شتێکی ئاسایی نیە ئەم عەقدە با بڵێن عەقدێکی سیاسیە عەقدێکی ئابووریە عەقدێکی سەربازیە کە ئەمریکا هات لە ڕۆژاوای کوردستان عەقدی نەوتی کرد لە ڕووی سیاسیەت پارێزە لە ڕووی سەربازیەت پارێزێ ئابووریەکەش دابینێت لە هەرێمی کوردستانیش ئێمە ئامانجمان ئەوە بووە کە ئەم لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیەوە پشتیوانیکی نێودەوڵەتی بۆ خۆمان بەدیبێنین شتێکی باشمان کردو من خۆم شاناسی بۆ عەقدانەکەم بەڵام لایەنەکەی تری لایەنە گەندەڵی و ناشەفافێتی کە کەس نازانێت داهاتی ئەم نەوتە بۆ کوێ دەچێ و چۆن سەرف کرێ و دەچێت دەگیرفانی کێوە کە پەرلەمانی کوردستان نوێنەری هەڵبژێرداوی خەڵکی کوردستانە و سندوقی داهاتە نوتەکانمانێ دەبێت ئەو داهاتە بچێتە ئەو سندوقەوە و لەژێر چاودێری پەرلەمانە و لە بودجەی کوردستانە دیاری کرد بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە نازانین ئەم عەقدانە بڵێن بەشەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کوێ دەڕوا و چی لێتێ و چۆن تەسەڕوفی کرد ئەمە خەلەکەی لێرایە و تا ئێستاش کە ناتوانن ڕێکەون لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوەیە کە ناشەفافێت لە داهاتەکانە هەیە لە تەعاملکردن لەگەڵ داهاتەکانە بۆیە خۆشی ئەمە گرفتە گرفتە سەرەکیەکە ئەمە هێنا حکوومەتی عێراقیش بە قەنەعەتی من کێشەیەکی وا دروست ناکات کە بەرچاوی ڕوون بێ لەوەی کە مافی کۆمپانیا با بڵێن ئەگەر منە بەرمیلە نەوت بە $100 $100 کە $10 مڵکانەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان
ئەو نەوەی کەمێنێتە لە 140 ئەچێ بۆ کولفەی کۆمپانیا نەوتەکان لە 150کەشی بەپێی بەرزونزمی داهاتە کە قازانجەکە دیاریکراوە 16 بە 84 16 بۆ کۆمپانیاکە نرخی بەرز بێت 84 بۆ هەرێمی کوردستان ئەگەر نزم بێت 32 بۆ کۆمپانیاکە قازانجەکەی لەو 150 کە منێتەوە 6 بۆ هەرێمی کوردستانە ئەو کاتی حکوومەتی عێراقی بەرچاوی ڕوونە کە چەندێکی کۆمپانیای نەوتەکەی و چەندێکی هینی هەرێمی کوردستانە مستحقاتەکە و کولفەی نەوتیش یعنی معقول نییە یعنی تا ئێستا خەڵ نازانێت بیرێک لە گەرمیان هەڵکەنراوە لە خورمەڵا هەڵکەنراوە لە شێخان هەڵکەنراوە چەندی تێچووە یعنی معقول نییە ئێمە ئەو هەموو پارە خەیاڵی ئەم هەموو ملیۆن دۆلارە دەڕوا بە کولفەی نەوت من بخۆم گومانەکەم کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شەریکن لەگەڵ کۆمپانیا بیانیەکانە لە کولفەی نەوتەکە چەند ساڵ ئێمە لە 2013 کولفەی نەوتە دەینەوە یعنی چی بۆچی تەواو نەبوو بۆچی لە 140 ینی 45 ئەم کولفە بگەڕێتەوە ئێمە لە خەیرانین ئێمە بەراورد بە گرێبەستی وڵاتانی دیکە ئەو ڕێژێ بە خاخودە و نرخە ئاساییە لە ڕاستە تا 40 ئاساییە تا 45 ئاسایە کولفەی نەوت بگەڕێنیتەوە بەڵام ئێمە لە دۆخێکی سەختی قەیرا ناوێ دەتوانین لەگەڵ کۆمپانیەکانە ڕێککەوین کە ئەم کولفە دواخرێت ئێمە عقدی 20 ساڵەکەین بۆچی لە ماوەی باڵێن 10 ساڵا بدرێتەوە بۆ لە ماوەی 7 ساڵ بۆ لە ماوەی 20 ساڵەکانە بێت ئێمە خەڵکی کوردستان و پەرلەمانی کوردستان نازان بیرێک چەندی تێچووە ئەم هەموو ساڵە ئەم هەموو کولفە نەوتە ئەم ملیۆن دۆلار گەڕێتە بۆ کۆمپانیا لە پای چی چۆن و چیە ئەمە نەعەدالەتی و ناشەفافێتەکە و گەندەڵەکە لێرایە کە حکوومەتی عێراقیش تێناگەری بۆیە ناتوانێت ڕێکەون لەسەر مەسەلەکە دەستی دەسەڵات دارانی کوردستانی تیا لە پشتی ئەو کولفەوە کە گەڕێتەوە هەر پرسیارێکی دیکە لەسەر کەرتی نەوت هەرێم قەرزارە لەسەر نەوت ئەمە خۆی گرفت دروست ناکە بۆ ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان بەدڵنیایی بەشێک لە کێشەکان ئەوەیە کە حکوومەتی هەرێم باڵێن قەرزی پێشوەختەی کردووە کە خەرزی وەرگرتووە و دواتر لە نەوت تابیداتەوە دوو کولفەی کۆمپانیا نەوتەکانە کە هەمووی نەداوەتەوە داواکە لە حکوومەتی عێراقی بچێتە ژێرباری دانەوەی ئەم قەرزانە حکوومەتی عێراقیش ئامادە نیە دەڵێت تۆ خۆت نەوت فرۆشتەوە چۆن ئامادە ناتوانیت مستحقاتی کۆمپانیاکان دێتەوە ئەمەش بەشێکە لە کێشەکان دانەوەی تێچووی ساڵانەش بۆ تێچووی بەرهەمێنان کە ئاماژەت پێدا لە ڕێکەوتنی ساڵی داهاتوو لەسەر بودجەی 2020 دەبێتەوە گرفت من ئەو کاتێ دێتە پێشەکە لە ئەسنایی گفتوگوەکان دانوستانەکان ئەکرێت کە چۆن ڕێەکەون حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان چونکە بەڕاستی کێشە زۆرە لە بابەتەکە ینی پێشتر تەنها قسە لەسەر ڕێکردن سەرکرا 250,000 تەسیم کرێت ئێستا ئەمان داوای دانەوەی قەرزەکانشەکەن وەڵی ئەوە بەڕاستی ینی بە قەناعەتی من قورسە ینی بەو شێوە دانوستان کردن لەسەر مەلەفی نەوت بە قەناعەتی من ئاسان نییە بەو شێوە ڕێکەوە ئەمە یەکێکە لە مەلەفەکانی گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا بابەتی خاڵە سنووریەکان و ڕێخستنەوەی کاروباری خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ پێدوانیە هەر بەش گرفتێکی دیکە دروستکار لە ڕێکەوتنەوە بەدڵنیا مادەی 104 دەستور لە بەرگەیەکەمە دەڵێ دەبێت لە یاسای فیدراڵی دەربکرێت بۆ ئیدارەدانی گومەرگەکان و داهاتە سنووریەکان هەتاکو ئێستا ئەم یاسا دەرنەکراوە پێویستە ئەو یاسا دەرکرێت ئەو یاساش دەرنەکرێت بە قەناعەتی من ئەو بابەتە هەر بە کرچووکاڵی دەمێنێتەوە هەر ڕێکەوتێکش بکرێت ڕێکەوتنی کاتێ بێ و سەرکەوتو نابێت بۆیە هەر هەرێمی کوردستان خۆی بە ئەوە زانێت کە مەغدور بێت و ئامادە نییە با بڵێن نوێنەری حکوومەتی بەغداد بێتەوە سنوورەکانی هەرێمی کوردستان ئەگەر بێت و بە یاسا ئەم کارە ڕێکخرێت ئەو کاتی هاوسەنگیەک دیاری ئەکرێت دیاریەکرێت لە یاساکەوە کەس خۆی بە مەغدور نازانێت و کەسیش پرسەکرداری نابێت بۆ جێبەجێکردنی یاساکە بۆیە هەموو شتەکان بە دەڵەمەیی ئەڕۆن و کاتین بە قەناعەتی من وە ناگەن نەتیجە بۆ شەوە زۆر باش هەر بە پێی نهایەکی کەناڵی گەلی کوردستان کە ئێستا دەڕوات خوبات تاالبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروە سەرۆکی وەفدی دانوستانکار بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا لەگەڵ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق کۆبوونەتەوە بێگومان کۆبوونەوەکان بەشێکە لە بەرنامەی کاری سەردانەکە بۆ ڕێکەوتنێکی گشتگیر و درێژخان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بەرز ئارام با باسی دیوی دووەمی ڕێگنەکەوتن کەین کێ باجی ڕێگنەکەوتن دەدات وڵا ئومێد دەکەین ڕێک بکەون هەرچەندە ئومێدەکە وەکو کاگەڕواریش باسی کرد تا ئێستا گەشتبینەکە بەو شێوەیە نییە ئینسان زۆر گەشتبین بی چونکە ئەمڕۆژ کۆبوونەوانەی کراون باشە ئێستاش کاقوبات لەگەر سەرۆک وەزیرانی عێراق کۆ دەبێتەوە ئەمڕۆ چەند لێژنەیەکی لاوەچیان دروست کردووە هەرێمی کوردستان
دەڵێ ئامادەم مەسلەی نەوت و نانەوتی و گومرگەکان تەسلیم بکەن بەڵام تا ئێستا ئەگەر جەنابەت باز بینە سەر پرسیارەکە بازەوە دەکەی ئەگەر ڕێک نەکەوێت بێگومان ئەگەر ڕێک نەکەوێت ڕێککەوتن نەبێ ئێمە زۆر زەرەر دەکەین بە تایبەتی میلەتەکەمان زۆر زەرەر دەکات چونکە ئێمە نەوت زۆر دابەزیوە یعنی کێشەی تەندروستی مەسلەی ڤایرۆس کۆڤید 19 یعنی ئەمانە هەموو کێشەنە و ئێمە دەوڵەت نین ینی وەکو عێراق سپێنێ تەعامل لەگەر بانقی نێودەوڵەتی بکەین و قەرز وەرگری و ئانە ینی ئەمانە گرفتە ینی بۆیە ئەمە پێم وایە ئەستان نابێ بیر لەوە بکەینەوە ئەگەر ڕێک نەکەوتین ینی دەبێ هەموو هەوڵێکمان بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی چونکە من پێم وایە ڕێک نەکەوتن یعنی زیانی زیاترمان لێ دەدا کاریسە بۆ هەرێمی کوردستان چونکە بەدیلمان چیە ینی ئێمە ینی هانا بۆ هەر شوێنێک بەرین بۆ وڵاتانی ئیقلیم بۆ ئێران بۆ تورکیا هیچ شتێک نییە کە مافەکانی ئێمە لەگەر ئەو وڵاتە بپارێزی چونکە بەڵام لەگەر عێراق ئێمە عەقدێکەیە لە نێوانی ئێمە و هەرێمی کوردستان کورد لەگەڵ بەغدا کاویش دەستورە مافەکانی ئێمەی تێدا پارێزراوە ئێمە گە بگەڕێنەوە بۆ هەموو دەستورەکانی لە ساڵی 1925 سەردەمین بە لە چیوە تا ئێستا چەندین دەستور هەبووە لە 68 لە سەردەمی بەعسیەکان لە سەردەمی بابلین عەبدولکەریم قاسم هیچیان بەقەدەر ئەو دەستورە مافەکانی کورد پارێزراو نەبووە ڕاستە وەکو پێویست جێبەجێ نەکراوە گرفت هەبووە بەڵام باشترین دەستور بۆ کە ئێمە خۆشمان دەنگمان پێداوە بۆیە دەبێ ئەمە بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین فشار بکەین نابێ بیر بەلاداچوونی ئەوە بکەینەوە کە ئەگەر ڕێک نەکەوتین چکە ئەگەر ڕێک نەکەوتین بەدیلی ترمانچیە بەدڵنیایەوە هیچ بەدیلێکمان نییە بەڕێزارم ینی ئێمە گەر بەراوردکەین بە یەک لە کێشەکانە بۆ ئێمە ساڵانی ڕابردوو لە دوای ساڵی 2013 و تا ئێستا چەندین جاربینیمانە لە ناو بودجەی پەسەندکراوی عێراقدا هەردوو لە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ڕێکەوتون بەڵام دوجار پابەند نەبوون گرفتەکە هەر لایەک بێت کێشە نییە چونکە لە ئەنجامدا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە یعنی ئێمە ئەزمونێکی تاڵمان بینیوە کە ڕێک نەکەوتن بۆچی بەدیلێکی نزیک نییە ڕێ نەکەوتن ینی کاگڕێبواری شارەتێکی جوانی بۆدا لەسەر مەسەلەی عەقدە نەوتیەکان ئەگەر ئێمەش ئەو مافەشمان هەبوو بێ بە پێی دەستوری عێراق نەوت هەناردە بکەین بەڵام کێشەکە لەوەیە شەفاف نەبووینە ینی ئەگەر بەهات باە لە دوای ئەو عەقدانەی کە کراوە و نەوت نێردراوەتە دەرەوە ئەگەر داهاتەکە بگەڕابایەوە بۆ دەوڵەتی مەرکەزی یان لانی کەم عێراق ئاگادار باە و خۆمان ئاگادار باینایە هەرێمی کوردستان کە دەستگایەکی گرنگی تەشریعیە کە دەبێ ئاگادار بێ ئاگادار نەبووە ینی گرفتە گەورەکە لەوەدایە ئێمە ئەو داهاتە ینی ئەگەر بەهات باەسە داهاتەکەمان شەفاف باە من پێم وابوو ئەو کاتە وەزعی کورد ئەوە بە زەعیفی نەدەچوو بۆ وەفتەکان بۆ بەغدا بەڕاستی ئێمە لە بەغدا بپارڕێنەوە بەڵام ئێمە ئەو هەموو ساڵە ینی وەکو جارش کرد دەڕێمەوە کاگڕێبوار بەوردی شارەتی پێدا ینی ڕۆژانە لە ڕابردوودا 500,000 600,000 بەرمیل نەوت فرۆشراوە ئەو کاتێک کە نرخی نەوتیش باش بووە گومرگەکان ئێمە لە ماوەی ڕابردوو ئامادە نەبووینە لە بەرامبەر 320 بۆ 350 میلیارد دینار 150 گومرگەکان تەسلیم بە حکوومەتی عێراقی بکەینەوە ئەزانی ئێستا هاوڵاتێکی سادە دەڵێ ئەگەر ئەوان حکوومەتی هەرێم 150 گومرگەکان لە بەرامبەر ئەو پارەیە ڕادەزنەکە دەبێت داهاتی ئەو گومرگانە چەند بێتن بەڕاستیش وایە ینی لە پاش دەست بە سەداگرتنەوەی گومرگەکانی تر با بڵێن شارەکانی تری ناوەڕاست و باشووری عێراق ینی بینیمان چ داهاتێک دەگەڕێتەوە بۆ دەوڵەتی عێراق تەنها لە مانجی ڕابردوودا 88 میلیارد دینار داهاتی گومرگەکان بۆ لە کاتێکدا لە سەردەمی دەست بە سەداگرتن لایەن هێزە میلیشیاکانەوە چەند ملیارێک داهات گەڕاوەتەوە ینی کێشەکە لەوەیە من جارش ترش تاکید لەوە دەکەم و من پێم وایە ئەگەر سەلاحەتی کامل لە دەست ئەم وەفتەبی لە دەست کاقوباد و حزبەکەی کاقوباد بی من پێم وایە ڕێک دەکەون یعنی تا ئێستا لایەنی ئیزابیش لە وەفتە ئەوە بووە هەر لە دوای ڕێکەوتنەکەی 2019 و جێبەجێ نەکردن من پێم وایە
لایەنە ئیزابیەکەی کە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەغدا ئەوە بوو کە هیچ ڕێگا چارەی تر نییە دەبێت لەگەر دەوڵەتی مەرکەزا ڕێکەوین ئەمە وای کرد ئەم سەرەداوە بمینێ کە بۆ ڕێکەوتن ئەجینا ئەگەر بە وەکو ڕای هەندێک لایەنی تر با من پێم وا بوو کێشەکە زۆر لە ئێستا قوڵتر دەبوو بەڵێ بەڕێزارم سەرەداوە ما یعنی لە ڕابردوو ڕێک دەکەون بەڵێ ینی هەردوو لا ڕێک دەکەون بەڵام پابەند نابن ینی ئەگەر ڕێک نەکەون ئەم دۆخە بەکوێ دەگات من پێم وایە ڕێککەون بۆ هەردوو لایەن قازانجا نەکەر بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عراقیش قازانجا بەڵام ڕێک نەکەوتن بە دڵنیایی زەرەرە بەڵام زەرەر بۆ ئێمە زیاتر زەرەرە من وەکو باسم کرد ینی عێراق دەوڵەتە عێراق سیادەی هەیە عێراق دەتوانێت قەرز بکە یعنی وەفتی وڵاتان دێتە بەغدا نایەتە لای تو ینی بۆیە ینی هیچ من پێم وایە هیچ ڕێگا ینی ئەوە نییە کروزانەوە نییە بەڵام ڕێگا چارەی تر نییە دەبێت ڕێککەوین ینی لە هەرێمی کوردستانیش جگە لە یەکێتی لایەنە سیاسەکانی تریش دەبێت فشار بکەن لەسەر ئەو لایەنەی کە هەوڵی ڕێک نەکەوتن دەدا یعنی ڕێککەوتن کراوە جێبەجێ نەکراوە با بە دوای خاڵانە دابگەڕن باشە با بە دوای تەرەفی لایەنی سێم دابگەڕن بۆ بەشداریکردنەکە ینی ئەوەی ئێمە ئاگادارین ئێستا ڕای ئەمریکاش و بەم دوایە زلهێزێکی وەکو فەڕەنساش هاتووە سەردانی عێراقی کردووە ئەوانیش لەگەڵ ڕێککەوتنین یعنی خۆ هاتنی ماکرۆن بۆ بەغدا و چوونی وەفتی هەرێم سەرۆکی هەرێم بۆ ئەوێ خۆی لە خۆیدا بە عێراقیش دەڵێ ئێمە پشتگیری هەرێمی کوردستان دەکەین بە ئێمەش دەڵێ چەقی سیاسی و چەقی ململانەی سیاسی بەغدایە بۆیە هەمومان لەوێ کۆ دەکاتەوە تەنانەت کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانیش بڕاستی یعنی سیادەی ماکرۆن خۆتان دەزانن زۆر بۆ سێجار باست لە هاتنی وەفدی بیانی کرد بۆ بەغدا کە داوان کردووە سەرۆکی هەرێم بچێتە بەغدا کانی کەواتە ئەمە پاشەکشەیەکی سیاسیە پرسیارەکە ئەوەیە ئەم پاشەکشە سیاسیە مەترسی چی هەیە لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەت ئێمە تەنها باسی ڕێکەوتنکەی وێنە گشتەکە چۆن ببینین من باسم کرد ینی لە سەرتاوە گوتم بەداخەوە نامێ ئەوەن دەگەڕانەوە بۆ دواوە مەسلەی ڕێفراندۆم لە ڕووی سیاسی زیانی پێگەیان دوینە جگە لەوەش ئێستا ئەوان دەیانەوێ بێن عێراق بەهێزکەنەوە بەڕاستی یعنی تاکیدیان هەم ئەمریکاش هەم فەڕەنساش تاکیدیان لەوە کردوتەوە کە پاراستنی سەروەری عێراق ینی ئەمە خاڵێکی گرنگە ینی فەڕەنسا خۆتان دەزانن لە دوای دەرچوونی بەریتانیا لە ئیتیحادی ئەوروپی یعنی فەڕەنسا نوێنەرایەتی هەموو یەکێتی ئەوروپا دەکا وەکو یەک لە وڵاتانەی کە لە پێنج وڵاتە هەمیشەکەی ئەنجومەنی ئاسایش یعنی فەڕەنسا قورسایەکی زۆری هەیە جارێک ترش تاکید دەکەمە نوێنەرایەتی ئیتیحادی ئەوروپی دەکاتین یەکێتی ئەوروپا دەکا بۆیە دەور و کاریگەری خۆی هەیە بە سقلێکی زۆرەوە هاتووە چووە بۆ لبنان هاتووە بۆ عێراق و فۆکسی زۆر خستوتە سەر تورکیا لە مەسلەی لەشکرکێشەکان بۆیە هەرێمی کوردستان نابێ احتیمال لەسەر وڵاتانی ئیقلیمی بکە هەرێمی کوردستان نابێ هاوکاری و پشتیوانیەکانی وڵاتانی زلهێز بگۆڕێتەوە بە وڵاتانی ئیقلیم گرنگە ئێمە پەیوەندێکی باشمان لەگە وڵاتانی ئیقلیمە بێ لەگەر تورکیا لەگەر ئێران لەگە هەموو وڵاتانی ئیقلیم پەیوەندێکی باشمان نەبێ بەڵام دەبێ وریای ئەوە بین هاوکاری و پشتیوانیەکانی وڵاتانی زلهێز ئەمریکا فەڕەنسا بەریتانیا نەگۆڕینەوە بە وڵات ئەجینا وەزمان تووشی کارەسات دەبین تووشی لە ڕابردووشدا بچینە لە مێژوودا ئەمە ڕووی داوە نابێ ئەوە زۆر باشە دووبارە بکەینەوە زۆر باشە بەڕێز ڕێبوارەمە دوایین سەرنجی بەرنامەکە لای بەڕێزت بێت هێزی کاریگەر هەیە بۆ ئەوەی کە پشتیوانی لە ڕێکەوتن نێوان هەرێمی کوردستان و عێراق بکە و هێزیش هەیە کە دژایەتی ڕێکەوتنەکە ئەکا لە دۆخێکی لەوەی ئێستاکە هەیە کام بەرەیەیان بەهێزن ئایا پشتیوانانی ڕێکەوتن بەهێزن یاخود ئەوانەی کە دژایەتی دەکەن یاخەگە ڕوونتریش قسەکەین بەرەکان چیان کە ئان هەوێ هەردوو لە ڕێبکەون یا ڕێنەکەون
من ئەو پرسیارەی بەڕێزت تۆزە ینی ناڕۆنە لام بەرەی پشتیوانی بەرەوەی دژ لەسەر ئاستی ناوخۆی عراق ولا لەسەر ئاستی دەرەوەی عراقیش ینی هێز هەن پشتیوانیەکەن کە هەرێمی کوردستان و عراق ڕێک دیارە ینی بەڵێ ولا ناو خۆشدانی ئەمە هەیە کە دژاتیش کریا دە دەرەوەش دژاتی ئیرادەکە لە زاتێتی خۆمانەوە ئەوە پیشاندا کە ئەم ڕێکەوتنا سەرکەوت و بیا سەرکەوت و نابێ من بۆی بە پوختەیەکی کۆتایی بەنامەکەش ڕۆژەڵاتی ناوەڕاست لە کوڵانێکی زۆر زۆر گەورایە لە باکووری ئەفریقا و لیبیاوە بە وڵاتانی دەوروبەری دەریای سپی ناوەڕاست و بێتەوە تورکیا و ئێران و بڕاتە بۆ کەندا و هەر هەمووی لە پەرچەکرداراژی تورکیا دەزانێت ڕۆژێ دێت کە تورکیا هەڵدەوەشێتەوە لە 16 ئۆکتۆبر و وەتەنانەت لە ڕۆژی جمعی پێشویش لە کۆبنەوەیەک لە یادی 100 ساڵەی ڕێهینە بەڵێن مؤتەمەری استقلالی تورکیا دەڵێت دەوڵەتی تورکیا ڕازی نابێت بە وەسایە و ئینتیداب و دابەشکردن و ئاڵا و دەوڵەتی تورکیا سیادەی لە مەترسیایە و ئێمە شەڕەکەین لە پێناوی مانەوەی خۆمانە تورکیا دەزانێت وەزعەکە دۆخەکە لە تەقینەوەیە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە و مەترسی بۆ سەر هەڵۆشانەوەی تورکیا هەیە ئێران شۆک و پەرچەکردارێک هاتووە عەقدی 20 ساڵی لەگەڵ چینا کردووە و ئامادەیە هێز سوپای چین بێتە مەتارەکان و میناکانی ئێرانەوە تەکنۆلۆژیای سینی و رووسی سەربازی لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و عەرەبە لە ئێران جێگیرکە ئەمە هەمووی پەرچەکردارە بەڕاستی و خۆت زانی دۆخەکەش لە لیبیا لە تەقینەوەیە و گۆڤاری فۆرین پۆلیسی ئەڵێ هیچی وایەک نەما بۆ ئاشی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بەوەی کە ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕووی کرداریە و فعلیەوە دابەش بووە لە یەمەن دوو بەشە لە لیبیا دوو بەشە لە عێراق دوو بەشە لە سووریا دوو بەشە ینی لوبنان دەکوڵێت ئەمە بۆ خۆی دۆخێکە کە ئەوەی ماوەکە ئیعلانی جەنگ بکرێ و کۆتایی دابەشکردنی ڕۆژهڵاتی ناوەڕاست جارێتتر لە ڕووی وزە و با بڵێن جوگرافیا و هێزەکان پشکی خۆیانیان دەستکەوێتەوە من سرم سوڕماوە لەوەی کە هەرێمی کوردستان پندێکی پێشینایڵێ ئاش لە خەیاڵێ و ئاشەوان لە خەیاڵێ هەرێمی کوردستان بەبێ پلان بەبێ بەرنامە بە دیار ئەم هەموو جەنگە گەورەوە دانیشتۆوە لە 2014 دوای ڕاگەاندنی ئابووری سەربەخۆ ئێمە بەردەوام باجی قەیرانی نەوتە دەین لە 2014 شانزە جەنگی قەیرانی سعودیە و 2020 جارێکی تر و ئێستا ئەمڕۆ دوێنێ نەوتی برنت لە 46 دلار هاتە 140 دلار بەوەی کە سعودیە هەم تقریبا جەنگی ناڕاستەخۆی جارێتە ڕاگەاندێتەوە کە نەوتی بە وڵاتانی ئاسیا بە سعری کەم دەفرۆشێەوە چینیش هەلەکەی قۆسەتەوە یاری بە وەزعەکەیەکە بۆی کە نەوت دابەزێت و بتوانێت خەزانەکانی پڕکاتەوە لە نەوتی هەرزان ئێمە دانیشتین بە دیار ئەوە بە خەونی ئەوە کاڵێم ئاشە خەیاڵ و ئاشوانە خەیاڵ بازاری نەوتی جیهان و رووسیا و سعودیە و ئەمریکا و سین بە شێوەیە یاریەکەن بە بەشەوەندی خۆیان ئێمەش دانیشتین بەوەی کە نرخی نەوت بەرز بێتەوە و تۆزێ پارەمان دەستکرد ئێمە بە 450,000 بەرمیلەوە نرخی نەوت بگات 200 دلاریش ناتوانین بۆ جێری کوردستان پڕکەینەوە بۆچی ئەوەندە نییە کە بتوانین ئێمە بودجەی تەشغیلیمانێ و بودجێ بەریانشمانەیە لەبەرەوە بەداخەوە هەرێمی کوردستان کاتێک کە دەتوانێت لەگەڵ عێراق ڕێکەوێ و بەدەستکەوتەوە بێتەوە و لە خاڵی بەهێزەوە کە نقطەیەکی ئەوێ لەگەڵ عێراق ڕێکەوێت لە چوارچێوە دەسرا خاڵ ئەوەی تری بێتەوە چەکسازی لە ئابووریە بکە یعنی چەکسازیان سەرچاوی داهات زیاکە هەر وڵاتێک یعنی بۆ نەکبەتی ئێمە لەگەڵ کۆنگۆ و نایجیریا حساب کراوین عێراق هەرێمی کوردستان کۆنگۆ و نایجیریا چوار دەوڵەتن کە ئەتیمادیان تا سەرچاویان نەوتەوە هیچ پشتیان کرد سەرچاوەکانی تری داهات بۆیە دەبێت چاکسازی ئابووری کرێت سەرچاوەکانی داهات لە بواری کەرتی نەوت و غازا و پیشەسازی پترۆکیمیاوی کشت و کاڵ بانک تەندروستی پەروەردە و خوێندنی باڵا گەشت و گوزار لەم کەرتانە بژێنێتەوە داهات زیادکە خاڵێکی تر ئەوەی کە پشتی بەسەر چاکسازی یاسایی و با بڵێن داراییە لەوەی کە یاسای چاکسازیان دەرکردووە جێبەجێیکە خاڵک گومرگەکان داهاتی ناوخۆ بە یاسا ڕێکی خەرەوە شەفافێت داهاتەکان بخەرە پێشاوی خەڵک بخە بە بەرزی پەرلەمانی کوردستان ئەمە لایەکی تر ئێمە حکومەتێکمان دروست کردووە کە لە ئیدارەداری نەتوانێت ئێمانێ پێی داهاتەکانمان ئەم حکومەتە پێویستە بچوو کرێتەوە حکومەتێکی ئینقاذی نیشتیمانی دروست کرێت بە پێی داهاتەکان و توانەکانمان ئیدارەم حکومەتە بدەین بەداخەوە ئێمە ینی حکومەتی هەرێمی کوردستان تەنها دانیشتۆ لەگەڵ بەغدا ڕێکەوێت ڕۆشتە لەسەر 3 مەلەف نەوت ئاسایش وزە نەوتەکەی پێویستی بە قانون دەرکردنی یاسا لە پەرلەمانی عێراق ناکرێت ئاسایشەکەی مادەی 140 ئەوتانێ لە خواروی کەرکووک داعش بەخۆت بۆتەوە لە خانەخین خۆ زانیت چیەکات و تورکمان چۆن هەڵوێز بە پشتیوانی تورکیا هەڵوێز ڕاگەیان دژی ئەمریکا چوار ئەو خاڵی کە دیاری کرابوو کە ێزی پێشمەکەی تێبچێتەوە مەسەلەی بڵێن داهاتەکان و بودجەی 2020 ئەویش بە یاسا هێشتا بەپێی مادەی 114 یاسا دەنەکات بۆیە من بەڕاستی
حەقی خۆشمەوە زۆر ڕژبین لە حکوومەتی هەرێمی کوردستان و من بە قەناعەتی من بەم کابینە ناتوانێت ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستان بەدی بێت و دۆخی خراپتر بەڕێوەیە. زۆر باشە. بەڕێز ڕێبوار محەممەد چاودێری سیاسی هەروەها بەڕێز ئارام عەبدوڵڵا بە هەماشەوە چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوو. سوپاس کە لەگەڵ گەممان بوون لە گەرما و گەرم. ئێوەش خواتان لەگەڵ.